والحمد لله وضعها الحمد لله من دارنا سلامات الحمد لله. لەنێو ئەو ماڵم دوێنێ لا پیرزین بە تەواوی سوتا خاوەنی ماڵەکە جگەلەوەی کرێکارە و لە ماڵیش نەبووە خێزانەکەی پەیوەندی پێوە دەکات و پێ ڕادەگەێنێت ماڵەکەی بە تەواوی سوتات. من دەمەوێت قسە لەگەڵ خۆی بکەم کاک عەبد سلااوت لێبێت ئەگەبێت ئێرەوە سوپاست دەکەم. سەرچاوان کاک هۆکاری سوتانی ماڵەکەت چی بوو؟ والله خرابة كهرباء شوتة ري والله وبيت حموش تعالى. خێزانەکەی جەنابەت چەند کەسن یاخود ئەوان هیچیان بەسەر هات لە سوتانەکە؟ الحمد خزانك والله والحمد لله سلامت الحمد لله من دارنا حمو سلامته وهو يا حمو حرقها باري حرق والحمد لله هو وزعها چەند پارە لەناو ماڵەوە؟ والله 4 مليون 4 ملیۆن. أريون بەڵێ خانووەکەی خۆتە یاخود کرێچیت؟ لا والله كريت جەنابەت چی ئیش دەکەیت چ کار دەکەی؟ والله يا من صابوني دفروش سابن. أريون والحمد لله هو وزع داواکاریت چییە داوای چی دەکەی لە خەڵک؟ والله إلى خلقها وتماشاك خلقها ومساعدة ولا تو والحمد لله وضعها الحمد لله من دارنا سلامات الحمد لله والله كريم. زۆر سپاس دەستت خۆش بێت. بەڵێ ئەوەی باسی کرد ئەو سوپاس گوزارە بەوەی کە ماڵەکەی سوتاوم داڵەکانی سەلامەتن. عەبد بەڕێگەز بە نەتەوە خەڵکی مووسڵە و ماڵیشی لە هەولێرە چەند ساڵێکە دانیشتوی شاری هەولێرە و کاری فرۆشتنی سابوون دەکات. لە کاتی سوتانی ماڵەکەیدا و لە ماڵەوە نەبووە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بوو لەلایەن خێزانەکەی پەیوەندی پێکراوە بە پەلە گەڕاوەتەوە ماڵەوە. ئەو جگە لە سوتانی ماڵەکەی جگە لە سوتانی کەلوپەلەکانی و بڕی 4 ملیۆن لە نێو ماڵەکەیدا هەبووە و سەرجەم پێداویستیەکانی نفوس و ئەو پێداویستیانەی کەەوە هەیە لە بەردەستدا هەمووی سوتاون.